بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. براني برز خوشكاني عزيز، سلام و رحمتي خواهی پروردگار برژه بسر ملایک من ده، خواهی پروردگار عاقبت من خیر بکا، سربرز و سرفرازی دنیا و قیامت من بکا، دهاتو من لرابردو من باشتر بکا، بمسلمانی بمان جنه، بمسلمانی بمان مرینه، بمسلمانی زندی من بکا تو. خوشویستانم. خوشترین جیان او جیانه که انسان لبو خواهی صرف دکا و بەتام و چێژ و لەزەتترین سرکەساتەکانی ژیانی ئینسان ئەو کاتەیە کە ئینسان خوای خۆی دەناسیتن و ناسینی خوای پەروەردگاریش پێویستی بە ئیستیمڕاریەت و بە بەردەوامیە. یعنی بینە بەر چاوی خۆی سا و کۆمەڵە برای لێرە دانیشتون خوای گەورە لە ئێمەش و لێ ئێوەشی قبولکە یا رب العالمین. بەیانی مسابقەیەک بکرێ مارەسۆن. ئەزانن مارەسۆن چێو نییە؟ ئەوەی کە بە پێیان دەڕواتن. چێ جایزەکەی وەردەگریتن؟ ئەوەی کە ماندوو نابێت، ئەوەی کە بێتاقەت نابێ، ئەوەی کە ورە بەر نادات، بە عەزیمەتەوە دەبێت. جاری وا دەبینی پیرەمێردێک مام حاجی ئینشاڵڵا خوای گەورە لەوانەیە حیسابکا لەگەڵ ئێمەش. دەڵێ دەبێ من جایزەکەی ورم بەردەوام دەڕە دەبینی ئەوی دیکە کلیەی دێشی دادەنیشی، ئەوی دیکە تێنی و دەبی دادەنیشی، ئەوی دیکە بێتاقەت دەبی، ئەوی دیکە مەشغوڵ دەبی. ئەوەی کە گرینگە ئینسان کۆڵ نەدات و بەردەوام بێت. کە کۆڵت نەدا و بەردەوام بووی جایزەکەی وەردەگری. جایزەکەی وەردەگری. مدەی مارەسۆنە و ڕۆیشتنمان بۆ لای خوای پەروەردگار دیار نییە چەندە. 70 ساڵە 80 ساڵە. چکە جاری وا دەبینی ئینسان بە گەنجی دەڕوا بە موسڵمانی لە بابی خۆی کەویت. هەر بە عومرێکی کورت پلە و پای بەرز دەست دەخاتن لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. برا شیرنەکانی خۆم. ئەو شەو زۆر بە کورتی پێم خۆشە باسی گەورەی و عەزەمەتی خوای پەروەردگار ئەگەر ئینسان بۆ خوا سوڵحا خوای گەورە چی بۆ دەکات؟ هەموو شتێکت بۆ دەکات. چونکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەگەر داوای لێ نەکەی لێت تووڕە دەبیت. ئاگاو لەو خاڵەی هەبێت. خوای پەروەردگار ئەگەر داوای لێ نەکەی لێت تووڕە دەبی، ئاگات لێ بیتن. یعنی ئێستا لەوانەیە لەو ماوەی گرتە ڤیدیۆیەک بڵاو بووە لە حەڕەمی مەککەی کابرا کرد دەڵێ فلوس فلوس فلوس. لەوانەیە زۆر خەڵک پێی سەیر بی. کاکە پێتان سەیر نەبێ و پیاوە کێشەی مادەی هەبووە. لە جیاتی بێ لە من داواکە، لە تو داواکە، لە پاشایەکی داواکە، لە سەرکردەیەکی داواکە، لە خوای خۆی داواکە کە دەوڵەمەندە. فلوس لە بۆی هیچ نییە. جا دوایەوەیان کرد گوتیان دەوڵەمەند بووە و پیاوە. هەرچی کە هەمانە با لەوی داوا بکەی. و هەر شتێکمان لەوی داوا کرد بۆمان دەکات. جا فلوس بێ، ئەگە کوڕ بێ داوای ئافرەتێکی موسڵمان بکە، ئافرەت بێ داوای پیاوێکی موسڵمان بکە، خانیت نییە داوای خانی بکە. زۆر شت تێم زۆر نمونە ئەگەر سەرتان نێشینم. پیاوێک چکە ئەو خوایە کە تۆ خوات ناسی، بەڵام دەبێت ڕێز و قەدر و گەورەی خوا وەکو خوا معاملە دەگەڵ بکەی. عالمێک دەچێتە شارێکی شوێنی نییە و کاتەی فندە قوشتوالە نەبوون دەچێت لە مزگەوت دەخەویت. لە مزگەوت دەخەویتن نوێژی بەیانی جەنازەکی دینە مزگەوتێ. ئەویش نایناسی کابرا خەڵکی ئەو شارەش نییە. وەکو خەڵکی دیکە نوێژی لەسەر دەکا و دەگەڵی دەچێتە سەر قەبران چکە خێرەکە لەوەیدایە.
لە نوێژ لە سەرکردنەکەی و چوونە سەر قەبرانە. چیشی نین ئەو پیاوەیشی نەبووە لەوێن دەرێ، خەڵکەکە هەموو گەڕاوەتەوە لەوێن دەرێ دەمێنیتەوە لەسەر قەبران بەتەنێ. دەڵێ خوایە ئەوە میوانی تۆیە، والله میوانی من بە هەرچی پێم کرا با لۆم دەکرد. ئەوە میوانی تۆیە، من نایناسم، بەخوا نازانم ناویشی چیە، بەڵام والله میوانی من باە کە من هیچ نیم، هەرچی کە لە دەسەڵاتمدا باە بۆم دەکرد. ئەو دوو قسانە دەکات دەچێتەوە دەنویتن لە مزگەوتی. دەڵێ هاتمەوە کە نوێژم کرد، نوێژ کرا و شوێنم نەبوو کە خەوم لێکت ئەو مردۆم هاتە خەوێ. تی فڵان کەس گوتێت و من دەنازی وتم ناوەڵڵا. ئەتوو چی؟ گوتی من ئەو مردووەم کە تو هاتی مایەوە ئەو قسەیەت کرد لەگەڵ خوا، والله خوای پەروەردگار لەبەر ئەو قسەی لە من خۆش بوو، عەفوی کردم. خوا تەبارەک و تەعالا خۆشەویستانی خۆم زۆر خۆشە ئینسان کە خوای خۆی بناسیتن. ئەگەر خوات ناسی هەموو دەسەڵات و هەموو زلهێزەکانی دنیا وەکو باسییان دەکەن بەخوا لا تۆکو پشیلەیەکی لێ دێن، هیچ نییە. یعنی هەنگۆر بین نەبەرچاوی خۆ. ئەو سەرکردانەی کە هە لە ژیانی ئێمەدا چەند سەرکردەتان بینیون بە زەلیلی و ئیعدامیان کردوون، جەڵتەی لێداون، پەچیان کەوتووە، هیچ نییە. ئیمامی ئەحمەد ئەو دووسێ نمونانەتان بۆ باز دەکەم بۆی کە معاملەی خۆ خۆشتر کەین لەگەڵ خوای خۆمان تەبارەک و تەعالا. ڕۆژێ ڕێی دەکەوێتە بەسڕەی، بە هەمان شێوە تەماشە دەکا لەوێن دەرێ ڕەحمەتی خوای لێبی، هیچ شوێن نین لێ بمینیتەوە. نوێژی عیشا دەکا، خۆ تاخیر دەکا، دیارە و کاتەی نیان هێشتوون خەڵکی غەوارە جا ئایا چکە هەندێک جارە تەبیعاتی کابرای خادیم بۆ خۆی بڕیاران دەداتن. لێوێن دەرێ کە ئیمامی ئەحمەد نوێژ دەکات و سونەت دەکرێن و کابرا دەڵێ بەتەماچی دەڵێ وەڵا بەتەمامە لێرانە بخەوم، دەڵێ مەمنوعە لێرانە بخەوی. نایناسی، خۆشی پێ ناناسینیت، ناڵێ من ئەحمەدی کوڕی حەنبەلم، ئەو عالمە گەورە. دەڵێ کاکە هیچ شوێن، دەڵێ بەخوا هیچ شوێنیش نەم بڕۆ لە سەجادەی من و لێرە نایاڵم بنووی. دەچیتە دەرەوە، لە دەرەوەی مزگەوتێ لە ساڵۆنەکەی پاڵ دەداتەوە، کابرا دێتە سەرسەری، شەو تاخیر بۆ تەبەن ئەلەو لۆ لێرە پاڵت داوەتەوە، هەستە بڕۆ دەرێ، پێم نەگوتی بڕۆ دەرێ. دەڵێ کاکە هیچ شوێن نییە بسمێ، کەیفی خۆتە، دەستی ڕادەچێشی لە دوو خۆی ڕادەچێشیتن هەتا لە دەرکەی مزگەوتی فڕە دەداتە دەرێ. ئەو عالمە گەورەیە. ئەوی بەخەم و خەفەت دەڕوا تەماشە دەکات لە خانوێشی ڕووناکاییەکی دەبینی، دەچی تەماشە دەکات فڕ نییە، سەلام لە کابرای دەکاتن، سەلامی لێ وەردەگریت و زۆر بە جوانی دەڵێ ئیجازە هەیە و شەو لە کنەت و بمێنمەوە، هیچ شوێنم نین، دەڵێ فەرموو وەرە ژۆرێ، گوێی ناداتێ بە خێراتنی دەکات و بەڵام تەماشە دەکات ئەو کابرایەکی طەبیعی نییە، کابرایەکی طەبیعی نییە. هەر ئەنگوتکێکی دەکا و سوبحان اللهیەکی دەکا، هەر ئەنگوتکێکی دەکا و سوبحان اللهیەکی دەکا، هەر یعنی بەردەوام لەگەڵ هەویر شێلان و ئەنگوت کوردە هەر سوبحان الله، الحەمدولله، لا ئیلاهە ئیلا الله، الله ئەکبەر. ئیمامی ئەحمەد دەڵێ فڵان کەس دەڵێ تو کەسم نەبینی وەکو تۆ، یعنی چەند ساڵە بۆ نمونە ئەو ئیش، دەڵێ هەندە ساڵەیە، دەڵێ وەڵڵاهی ئەو ئیمامی ئەحمەد ناناسی، ئەویش ئەوی ناناسیتن. دەڵێ من بینم لەگەڵ خوای خۆ زۆر خۆشە، بینم لەگەڵ خوای خۆ زۆر خۆشە. دەڵێ تا ئێستا هیچ شتێک نییە لەو خوایم داوا کرد بێ بۆی نەکردم، یەک شتی بۆ نەکردووە. تەمەناش دەکەم خوای گەورە ئەویشم بۆ بکاتن. دەڵێ چی بۆ نەکردووی؟ دەڵێ وەڵڵاهی زۆر لە خوای پاڕایم و ئەحمەدی کوڕی حەنبەل بێتە ئەو شارەی من، میوانی من بیتن بە خزمەتی بگەم. بەس ئەوەی بۆ نەکڕە، گوتی کوی بۆ نەکردووی، بە شەقان لە مزگەوتیان فڕەداوەتە دەرێ هەتا بەر دەرکەی توانی ناوە، ئەویشی بۆ کردووی. برا خۆشەویستەکانی خۆ، وەڵڵا ئینسان ئەگەر لەگەڵ خوای گەورەی خۆی ڕاستکە، خوای گەورە هەموو شتێکی بۆ دەکاتن.
چێ ئەو کەسەی کە لای خوای پەروەردگار بەڕێز و بە حورمەتە. خوای گەورە چ دەفەرمێ؟ ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم. با هەوڵ دەین لەو سنفەی بین. ئەزانن تەقوا بە کورتی زۆر تەقوا پێناسەی تەقوای سێ خۆشەویستانی خۆم، تەقوا هەر شتێک خوای گەورە پێی خۆش بوو بیکە، هەر شتێک خوای گەورە پێی ناخۆشە خۆی لێ دوور بگرەوە. ئەوە تەقوایە. لەو وڵاتەی خۆشمان برا شیرنەکانی خۆم، ئەم شەو قەدەری خوای گەورە دیارە قەدەرەکەوا بوو لە دوکانێکم لادا شتێکیان بۆ جێڕامەکەمیش بۆنگۆی بژێڕمەوە، نەگوتە بۆیان بجێڕەوە، بەس بابەکەوایە بۆتان بجێڕمەوە. برایەک گوتی مامۆستا، گوتی نەفەرێکی دەناسم گوڵفرۆشە لەو شارەی سۆرانی بۆ زەینتان بۆ کەس نەڕوات، لەو شارە گەورانەیە، پیاوێکی زۆر متەمەکین زەور دەوڵەمەند، وەزی زۆر باشە. گوتی ڕۆژێک ئافرەتێکی زۆر جوان و شۆخ و شەنگ هاتە دوکانەکەم، تێمیش کە تەماشەم کرد زۆر سەرنجی ڕادشەم، گوتی کە گوڵەکانم بۆ پێچانەوە، گوتی قەدەرن دەستم و دەستی کرد، گوتی کە دەستم و دەستی کرد، گوتی ئافرەتەکە مسکەیەکی کرد. لەگەڵ ڕێزم بۆ خوشکە گەورانم کە لێرانە گوێیان لێیە. تێمیش هاتەوە دوکانەکەی جارێکی دیکە، تێ من پیاوێکی موسڵمان، پیاوێکی ئەهلی دین، تی بەدەست و نوێژ بەردەوام زکر و تاعەت و عیبادەت و ئانم بەردەوام ئەلحەمدولله. ئەها جاری وا شەیطان کە فێڵت لێ دەکا، بەڵام دەبێ ئاگات لێ بێ بەینی خۆت لەگەڵ خوای خۆت تێک نەدەی، لەسەر شەهوەتێکی کاتی، لەسەر خۆشی و لەزەتێکی کاتی کە عقوبەی بەدوادادی. گوتی هاتەوە و جارەی گوتی قسە و گفتوگۆ و گوتی پێکەنین و بەزم و ڕەزم و گوتی داوای ئەوی لێکردم، ڕقەمی مۆبایلی لێکردم. وەڵاوەتی مش ڕقەمی مۆبایلم دایە، دوای پەیوەندی پێوە کرد و دەی کاکە چۆنی و باشی و بەینمان خۆش بوو. گوتی دوای میشەر لە بۆ سوحبەتی گوتمە تو ئەدی بۆ داوەتم ناکەی. تووەڵا تەلەفۆنی بۆ کردمەوە، تێت و ڕۆژێ لە ناو سیارەی بووم، دەڕۆیشتم گوتی تەلەفۆن هات، ئەو ئافرەتە بوو. تی تەلەفۆنی بۆ کردم، گوتی ئەو شەو داوەتی منێت. ئەمیش وتم خوایە ئەوە چ بەڵایەکە من تووشی خۆم کرد. ئاجا دائیمەن ئاگاتان لێ بی خۆشەویستانی خۆم، گوناه و تاوان کەس یەکەم جار تووشی گوناهی گەورە نابێت. گوناهی گچکە گوناهی گچکە ئەو جاوجا هوردە هوردە تا گوناهەکە گەورە دەبێتن. لەبەر هەندێش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ چی؟ ولا تقربوا الزنا، نزیکی زینا مەکەونەوە. نزیکی مەکەون یانی چی؟ نەزەر مەکەن، قسە لەگەڵ ئافرەتی نامەحرەم مەکەن. ئەگەر بەتەنێ بووی خەلوە مەکە، خەلوە بەتەنێ مەسەلەن بۆ نمونە دانیشتی وەڵا حتا ئەگەر مامۆستاش بی، نییە گوڵم ئەگەر مامۆستاش بی دەرسی تایبەتیشت هەبێ، کچیەکە دێ دەرسی تایبەتی پێ دەڵی بەتەنی لەگەڵ دامەنیشە، بادایکی لەگەڵ بێ، باخوشی لەگەڵ برای دەگەڵ بێتن، بابی با لەگەڵ بێتن، چکە خوشک بۆ خوشی نابێتە مەحرەم. ئەو قەزیانە تیوەڵا من زۆر تم خوایە خۆ بەخۆت دەزانی وەزەکە چۆنە. تیوەڵا بڕێکم نسحەت کرد، ئامۆژگاریم کرد، تمدا دەژیانە من لەوانە نیم کە تو هەڵخەڵەتاوی، بەڵامەوە ویستم تەجروبەت کەم و بزانم داخوا و وەزا چۆنە ئێستانەکە. جا و کابرایە ئەو قسەی کردووە، من نەمبینی و گوێشم لێ نەبووە. چەند حاڵەتی دیکاوە پارەی پێداون، تی قەسەم بەخوا هێناومە سوێندم داوەتم وەرە وازدەویشە خراپەی بینە وعدی موسڵمان بێ 2 میلیۆنت دەدەمێ، هەر کاتێکی پێویستی بە هەر شتێک شتە بۆ من لە خزمەتتدا. بەو نەفەرەی گوت وەڵڵاهی ئێستانەکە هەر دوعایەکی لە خوای خۆم کەم دوعاکانم بۆ جێگیر دەبێت. ئێستا لەوانێ هەندێکمان بڵێن باشە ئەگۆ لە من هەڵەکەوت، نییە ئیسانی موسڵمان نابێ وابێت. بڵێن یا ڕەبی خوایە بە شتێکی وامان تاقی نەکەیەوە کە لێی دەرنەچین. ئافرەتێکی جوان هەبوو، دەچوونە سەفەری حەج، لە بن خیوەتەکەیان بەجێ هێش کابرایە کە زۆر سەرنجی ڕاکێشاوە دیارەیە ئافرەتەکە چووە تەشقەڵەی پێ کردووە، کاکە بۆ هاتووتی وەڵای چاوت زۆر جوانە. جالەوانەی ئیفرات و تەفریتەیە، بەڵام چاوەکەی خۆی دەری ناوە لەسەر دەستی داناوە، فەرمەوە چاوە جوانەکە بۆ تو. بەس
ئەوەی کە تو دەتوێ من ئەوە نیم. برایانی بەڕێزم، خوشکانی ئازیزم، ئەوەی بینە بەر چاوی خۆت. خوای گەورە تەبارەک و تەعالا لە قورئان چ دەفەرمێ ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم. وەرە با پێتان بڵێم چ شتێک ڕێگرە کە ئەمنوت و ئەو خوشکە بەڕێزانەمان یەکێک بین لەوانە. لای خوای گەورە بەڕێز بین. ئەگەر لای خوای گەورەش بەڕێز بووی هیچ داواکاریەکمان ڕەت ناکاتەوە ئەو خوایە. ئەگەر لای خوای گەورە بەڕێز بووین هیچ داواکاریەکمان ڕەت ناکرێتەوە لای خوای پەر. بۆ وەلله المەثل الأعلى، نمونەی هەرە بەرز بۆ خوای پەروەردگارە تەبارەک و تەعالا. لە ئیدارەی سۆران ئیشێکت بە بەرپرسێکی دەبی، ئەتو نایناسی چەکەی. ئێستا شوای لە هاتووە دەبێ مەسەلەن واستەیەکت هەبێ شتێکت هەبێت بەداخەوە دەکا کە وەڵا تەلەفۆنێکی بۆ فڵان کەسی بکەنە و دەیناسیت و برادەری وی هیچ ڕەفیقی ڕوح بە ڕوحیەتی هیچ داواکاریەکی وی ڕەت ناکاتەوە. قەسەم بە زات و سیفاتی خوا تەقوا لە خۆماندا دروستکەین. هیچ داواکاریەکمان لە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ڕەت نابێتەوە. پیاوێکی فەقیر هەبوو، زۆر وەزعی خەراب بوو. شەوی نیوە شەو چۆ مزگەوت. دەست و نوێژێکی شۆرد و دوو ڕەکەعات سونەتی تەحیەت المەسجدی کرد، دەستی بە دوعایان کرد. خوایە وەزعی مادیم ئاوا لێیە، ئەوەم دەبێ بۆ چارەسەرکەی. جاکو چارەسەر دەکەی کەیفی خۆتە. کابرایەکی دەوڵەمەند، ئەوانەی کە حیسابیان نازانن چەندە، دەڵێ شەو لە ماڵەوە بووم، دەڵێ دڵم کوشرا، دەڵێ هاتمە دەرەوە بتم پیاسەیەکی بکەم بە دەورەی ئەو ڕووبار و ئەو شەتەی کە لێی بوو، ئەو بەحرەی کە لێی بوو، دەڵێ چەندی دەهاتم ئاو و دار و گوڵ و حیچ دڵم خۆشیە. گوتی مزگەوتێکم بینی ڕووناکایش دێتم وەڵاهی با بچم لێوێن دەرێ، خۆ من کەم دەچمە مزگەوت و شتیوالە، بچم دوور کە ئاسوونەتام بکەم، کەسیش دیارنی بەشم خوای گەورە دڵم بڕێک ئاسوودە بکات. دەڵێ کە چوومە مزگەوت کابرایەکم بینی بە کوڵ لە خوای گەورە دەپاڕاوە، زۆر بە عەجایبی. دەمیش لێ چوومە پێشت بکاکە تو کەس دوعاکانی تەواو کردن، کێشە چیە تو؟ کاکە کێشەی من وەڵای من پیاوێکی فەقیرم، هەژارم، کۆمەڵە سەرخێزانێکم لە ئەستۆدایە، ناتوانم مەساریفیان بکەم و قەرزداریشم زۆر. هەر ئەوەندەیە کێشەی تو گۆتیارێ وەڵڵا. ڕاست چەکێکی بۆ نووسی، وتی پێویستت بە چەندەوە؟ ئەگە پێویستی بۆ نمونە بە میلیۆنێکی بی، دەڵێ 10 میلیۆنی بۆ نووسی. ئەو جاگۆتی قوربان ئەوەش کارتی من، ئەمن لە فڵانکە شوێنەی دادەنیشم، مدیری فڵانکە شەریکەیمە، هەر ئیش و کارێکی هەد بێ ئەمن لە خزمەتتدا. ئەمە باینچمان دەکرد، کارتەکەمان داویشتە تەنکەی بەرچێ، کارتەکەی بێ داوت قوربانە منیشم بە کارتی تودانیە. بۆ ئیشت پێدانێ؟ گۆتی ئیشی من لای خوایە. هەر کاتێکی دیکە محتاج بووم، ئێکی وەچی تو لە ماڵە دینیتە دەرێ دڵی وا لێ دەکا بێتە ئێرانە ئیشەکەی من جێبەجێ بکات. ئەو ئیمانە زەرورە بۆمان دروست بێت، ئەو تەقوایە زەرورە بۆمان دروست بێت. خۆشەویستانی خۆ ئەتۆ بینە بەرچاوی خۆمان. ئەها لە ڕۆژی قیامەتدا ئەوانەی کە ئەهلی تەقوان خوای گەورە لەوانەمان بجێڕێتن کە لە ناو قەبریش دێنە دەر، بەڕێزەوە دێنە دەر، بە پێیانیان ناڕۆینیتن خوای پەروەردگار تەبار، بۆ چکە خۆشی دەوێت لای خوای پەروەردگار بەڕێز و بە حورمەتن. وڵاخی سواریە جا ئایا دڵدڵە یان هەر شتێکی دیکەیە تایبەتن، لە ناو قەبری دێتە دەر سواری بە سواری دەڕوات، پێشی خەڵکی دەکەویتەوە، ئەوی دەبینێ ئەو خەڵکە هەمووی لە ڕێ بە ملیار خەڵک لە ڕێ بۆ دەشتی حەشر، ئەو سواری وڵاخێکی باش بووە دەڕوات. بۆ چکە لە مسابقەکەی کۆڵی نەدا. برایانی خۆم ڕەمەزان تەواو بوو، ئەمن و برایەکی دڵسۆستان
خوای ڕەمەزان و خوای شەعبان و خوای ڕەجەب و خوای ذیڵحەجە و خوای هەموو مانگەکان هەر ئەو خوایە. با یەک شتیشتان پێ بڵێم، عیبادەتکردن لە مانگی ڕەمەزاندا زۆر حونەری نییە. عیبادەتکردن لە مانگی ڕەمەزاندا زۆر حونەری نییە، بۆ چونکە دائیمەن شتی بە جەماعی کاورە لەسەر ملانی چییە؟ سووکە. ئێستا بۆ نمونە بڵێن کاکە وەرە دوو قەلابە بلۆکمان لێرانە ڕۆ کردوون، وەنیە؟ وەرن خەڵکی نەبا بچین پێکەوە هەرێکە هەمومان غارە دەین، چونکە هەرێکە دوو بلۆک سێ بلۆکەوە لەسەر ملانمان خۆش دەبێتن. بەڵام حونەری ئەوەیە کە دوو قەلابە بلۆک لێ ڕوو کران بڵێ کاکە فڵان کەسە تو هەستە بڕۆ دوو قەلابە بلۆکانە بگوازەوە. چەندت قالب سووک بوو لەگەڵ ئەو خەڵکەی کە چووی گواستنتەوە بەتەنێژت بە هەمان شێوە قالب سووک بێت و سەرکەوتووی. برایانی خۆ با وعدێک لەگەڵ خوای خۆمان بدەین لێرانە، پێشێماتانە و برا گونەهبارەی ئێوە کە لێرە لە خزمەتاندایە. ئەو تەڕاویحانەی کە لە خزمەت دکتۆر ئەحمەد و برایان دەمان کردن، لە دوای ڕەمەزان ناویان دەگۆڕدرێ دەبێتە چی؟ دەبێتە شەو نوێژ. دەزانی چەند خۆشە مەسەلەن بۆ نمونە هەندێک عیبادەت و خواپەرستی تایبەتت هەبن خەڵک پێی نەزانیتن، چونکە ئێستا هەموو ڕاوەستان هەموو تەڕاویحانەکە هەموو یەکتریا بینین، بەڵام بیان گوازەوە ماڵی ئەو جارەی بڵێ وەڵڵی خوایە لەو ماڕەسۆنەی من ماندووی نابم، وەڵڵا خوای پەروەردگار ئەمن ئیلا دەبێ بمە خۆشەویستی تو دەبزانە داخۆ چی هەیە مەنعت کاتن، هیچیشت بۆ سەهل دەکا، کارت بۆ ئاسان دەکا. کاکە نەتوانی شەوێ هەستیەوە کە چوێ ماڵێ مۆبایلەکەی نیو سەعاتی فڕەدا، خۆ بە مۆبایلەکە و بە فەیسبوک و مەیسبوک و بە برادەری خراپوانە مەشغوڵ مەکە، کە چوێ مباشەرەتەن شەو نوێژەکانی خۆت بکە پاڵدەوە. ئەو جا چ دەکەی؟ ئەمە تەجروبەی یەکێک لەو برانەی کە موسڵمان بوون لە ئەوروپا گوتی لە محازەرەیەکی بوون، گوتی مامۆستایەک زۆر باسی شەو نوێژ و گەورەی شەو نوێژەوانەی بۆ کردم، گوتی میش تازە موسڵمان بووم نەمدەزانی ئەو خەوە خۆشە هەتا لێ ڕادەی زۆری دەوێتن. گوتی سەعاتێکم هێنا لە بن سەری خۆم دانا، تەوقیتەکەم دانا و بۆ نمونە سەعاتێکی مێنی بۆ نوێژی بەیانی. گوتی جەڕەسی لێدا هەستامەوە، گوتی جەڕەسەکەم قەپات کرد و گوتی وەکو پیاوان لێ نووسمەوە بەیانی کە هەستامەوە زۆر خەفەتم خواردن، باشە بۆ من وەعدم دابوو شەو نوێژام بکەم. گوتی ئەو جاکردمە 2 سەعات، گوتی سەعاتێکم لە بن سەری خۆدانە سەعاتێکم لەسەر مێزەکەی دانە لە دووری خۆم. گوتی ئەوم قەپات کرد 2-3 دەقەشم فەرق دابوونێ، گوتی ئەوم قەپات کرد نووسمەوە ئی لە بن سەرم دانابوو. گوتی ئەوی دیکەش کە لێیدا هەستامە تاکن مێزەکەیوشم قەپات کرد چووم نووسمەوە. بەیانیەکەی زۆر گلەیم لە خۆم کردن ئەو جارێ، وتم وەڵی دەیکەمە 3 سەعات، دە لە سەعاتێکم برد لە حەمامێم دانا ئەو جارەی. کە گەیشتمە حەمامی گوتم جا چێ واچی ئەو جارێ عەیبە، ئەوە حەمام و ئەوە ئاو ئەوە دەست نوێژەکەی خۆشەوەچی پیاوە گوتی ئاوە فێرە شەو نوێژ بوو. شەیتان برایانی خۆم مابەست تەڵەبەیەک 30 و قسوور ساڵ لە خزمەت مامۆستایەکی وەکو مامۆستا ئەحمەد و مامۆستا موسلیمی و مامۆستایانێک کە لێرە دانیشتون لە خزمەتیان دەرسی خوێندووە. پاشەوەی کە ئیجازەی دایە گوتی کوڕم دەورە بزانم چ فێر بووی، من باسی هەموو ئەوە کاتان بۆ ناکەم، باسی یەک خاڵی دەکەم. گوتی وەڵی مامۆستا بەش 8 مەسەلان فێر بووم، 8 لە 30 و قسوور گوتی قوڕ بەسەر، یعنی 30 و قسوور ساڵە دەرسێت پێ دەڵێم 8 مەسەلان لە من فێر بووی، بە زۆر بە قووەتنەوەکانەگە چکە کاتێکە زۆر دەڕوات و نامێوی بکەم. یەکێک لەوانە کە مەبەستم ئەوەی شەیطانە، گوتی ئەوەت لێ فێر بووم مامۆستا خەڵک هەر یەک و تەماشا دەکەم لە دنیا دوژمنایەتی یەکتر دەکاتن، بەڵام ئەمن دوژمنی سەرەکی خۆم بینیوە تۆ دوژمنایەتیم کردووە لەبەرەوەی بەسەرم دازاڵ نەبێ خوای گەورە دوژمنەکەی پێ ناساندوم دەفەرمێ ئین الشەیطان لەکم عەدوو فاتەخیذوه عەدووە. برا خۆشەویستەکانی خۆم
کە تۆ بڕیارتدا عیبادەت و خواپەرستی کرد ببیە وەلی خوای پەروەردگار و ببیە ئەهلی تەقوا، بەخوا دەبێ محارەبەی شەیطانی بکەی. دەبێ بزانی هۆکاری چییە. ئەتۆ بۆ نمونە هۆکاری چیە تا ئێستا نەتوانی وە لە دوای ڕەمەزان بەردەوام بی لەسەر شەو نوێژەکان. دەبێ بربەستەکان لادەی، بربەستەکان لادەی. و شەو نوێژیش معلومی جەنابتانە لە دوای عیشا بە شەو نوێژ حیسابە. ئەوە ئیمامی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دووەم پیاوی ئەو ئومەتە لە دوای پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام، یەکەم پیاوی ئەو ئومەتە لە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. لێی دەپرسی دەفەرمێ کەی شەو نوێژان دەکەی ئەبوو بەکر؟ فەرمی وەڵا دوای عیشایەگە چوومەوەی پێغەمبەری خوا شەو نوێژەکان دەکەم ئەو کاتێ. عومەرە دێت و ڕەزا و ڕەحمەتی خوات لەسەر بێ فەرمێی پێغەمبەری خوا من تاخیریان دەکەم، ثلوثی ئاخیری شەوێ دەیان کەم. تخوا بۆ توانیمان مەسەلەن یەک مانگ بەردەوام بین بە جەماعەت کە تەکلیفەکەی قوڕسترە، بە جددیتم تەکلیفی زیاترێت کە جاری وا دەبینی دەچێ مزگەوتێکی ئەو ئیمامە مەسەلەن بۆ نمونە دەنگەکەی مناسب نییە، بەڵام تو لەبەرەوەی تەموحت لە تەڕاویحەکاندا هەر لە خزمەتیدا تەڕاویحان دەکەی، بەس دوایە بۆ خۆت یان درێژ دەکا نوێژەکەی یان کورد دەکا نوێژەکەی، ئەتۆ بۆ خۆت لە ماڵەوە بە حاڵەتێکە لەگەڵە خۆتدا بگونجێ ئەتوانی شەو نوێژەکانی خۆت بکەی. ئەو جابرا شیرنەکانی خۆم ئەو تەماشەی ئیبراهیم کەن عەلەیهی سەڵات وسەلام. ئەفەرمێ چی کاتێککە هیجرەت دەکا؟ ئینی ذاهب إلى ربي سيهدين. بەو خوای گەرم بەرەو خوا بڕۆین، خوای گەورە هیدایەتمان دەدا، ڕێنمونیمان دەکا، هەموو ئیشێکمان لۆ چارەسەر دەکات. موسا عەلەیهی سەڵات وسەلام کە بۆ لای خوای گەورە ڕۆیی لە بۆ میقات قەومەکەی خۆی بەجێهێشت، چونکە لیقایەکی زۆر گەورەیە. خوای گەورە پێی دەفەرمێ وەما ئەعجەلەکە عن قەومکە یا موسا. ئەتۆ خەڵکە لەو بەجێهێشت موسا چ دەفەرمێ؟ وعجلت إليك ربي لترضى. خوایە پەلە پەلم بۆی بزوو خزمەتت بگەم بۆی لێم ڕازی بێت. خۆشەویستانی خۆم، گومانتان نەبێ عەزەکەی سوێنتان بۆ دەخۆم کە سوێندیشم لەسەر نییە. ئەو وجوهە مبارەکانەی کە لێرە دانیشتوون ڕەمەزانێکی دیکە هەمومان یەکتر نابینینەوە، هەمومان یەکتر نابینینەوە، هەندێکمان دەڕۆین دەگەڕێینەوە لیقای خوای پەروەردگار تەبارەک وتەعالە. ئەو زاد و زەخیرەی کە پێویستەکە با لەگەڵ خۆمانی ببین. خوای گەورەش پێی فەرمووین کاکە بەو خوای نەداوای گازوتی لێ کردووین، نەداوای بزن و مەڕانی لێ کردووین لەگەڵە خۆ ببین، داوای کردەوە عەمەلی ساڵحی لێ کردن کە پێمان دەکرێت، بە تایبەتی لەو زروف و زەمانەی کە تێشی داینە، چونکە زروف و زەمانێکی فیتنەیە. جا ئەو جا ئاخر قسەشم کە گوتمان چێن ئەوانەی کە خۆشەویستی خوان ئەهلی تەقوان، چێک لە لای خوای پەروەردگار تەبارەک وتەعالە لە هەموو کە زیاتر ڕقی لێیەتی. باو پرسیارە لەنگۆ بکەمە تاقماوە چێ خۆمەوە دەی دەستی بەرزکەنەوە. چێ ئەو کەسەی کە خوای گەورە تەبارەک وتەعالە لە ژن و لە پیاوان کە لە هەموو کە زیاتر ڕقی لێیەتی؟ کەسی مامی خۆ نا دەستت خۆش بە شتێکی جوانە ئەوە، بەڵام لەوەش خەراترە هەیە. خوا پاداش دەدەم ئەوەش خراپە. كبر مقتا عند الله ئەوە هاجیانەکەی خۆ ئەوە شەر خراپە، باس لەوەش موسیبەتترە هەیە. ها ئەوەی ذکری خوای ناکە ئەوە شەر خراپ، بەس لەوەش قەباحەتترە هەیە. ها ئەوە هەر موسیبەتە ئەوە، بەڵام لەوەش قەباحەتترە. ها ئەوە هەر موسیبەتەوە با کافری ڕواتن. برایانی خۆم با سەرتان نێشینم هاجیانەکەی خۆم ئەوە هەر موسیبەتە، ئەویش کوڕاوە هەموو خراپنەوانە، ئەوم بربەستت بۆ دروستەکەن لە نێوان تو خوای پەروەردگار تەبارەک وتەعالە. بەڵام دەزانن خراپترین کەس کە خوای گەورە ڕقی لێچەیە ئەوەی لە ئوموری دنیای خۆ زۆر زۆری عاقڵ و زیرەک و یعنی وەچی کابرای گوتی چی لەبەرەوە نەبێ، بەڵام لە ئوموری دوا ڕۆژ و ئاخرەتدا سفرە.
خوای گەورە زۆر ڕقی لەوانەیە. ها ئەو تکەبڕ و ئەوە هەر حیسابی نییە، بەڵام ئاگامان لە یەک شت بێ بەتەمای چەند ساڵ بژین لەو دنیایی، یعنی بەجددیتم یعنی فەرموو هەر یەکە با بڵێ کاکە تۆ چێت جورئەت دەکا لەمە بڵێ وەڵام پێم خۆشە 150 ساڵی بژیم، کەس جورئەتەکە؟ ها کەس جورئەت ناکە بۆ چکە هەندی کۆترێکت لێ دێتەوە، نە چاوت دەمینن، نە گوێت دەمینن، نە حەز و ئارەزوەکان دەمینن، نە شەهوەتت دەمینی، بەخوا خێزانت کوڕت کچت خێزان هەنامینی خێزانی فەقیر 150 ساڵ لە شوێن دەمینی شوێش توی لێ دێتەوە، بەڵام نەوەکانت هەبوت لێ بێزارە بن. خۆشتا منەگەینە 150 ساڵی ئێستا کە تەماشە دەکەیت تۆزێ ئاوا نەخۆشیەکت لێوە دەبێ خەڵکت لێت بێزار دەبیتن. عمرێکی کورد با نەگۆڕینەوە بە عمرێکی هەتایی. ئەزانن کە چوینە بەهەشت ئیشاڵڵە خوای گەورە تەبارەک و تەعالە لەسەر پردی سێڕاتێ سەلام لێکەکەین، ئەرێ فڵان ئەتوو شادی دەوەرە یاخۆ بەخێرێ، گەنجە بیەوە 33 ساڵی پیر نابی، سەرما نابینی، گەرما نامینی، شەو نامینی، ڕۆژ نامینی، کامل مواسەفاتە. ئەو کامل مواسەفاتەی لە دەستە خۆت مەدا. یا ربی خوایە بۆ خاتری ناو سیفەتە جوانەکانی خۆت کەی عاقیبەتمان خێر بکەی. یا ربی خوایە مانجی ڕەمەزانت لێ قبول کرده بین. یا ربی خوایە عاقیبەتت خێر کرده بین. یا ربی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت کەی یەکێک بوو بین لەوانی کە لە مانجی ڕەمەزان لە ئێمە و دایک و باوک و خوشک و برا و خاو و خێزان و سەرجەم دۆستانمان خۆش بوو بی یا رب العالمین. یا ربی خوایە تەوفیقمان بدەی بۆی کە ئەو عیبادەت و خواپەرستەی کە دەیکەین لە دوای مانجی ڕەمەزانیش بەردەوام بین. یا ربی خوایە عاقبەتمان خێرکەی، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی. والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته.